زانکۆی سلێمانی بەشی کشت و کاڵم تاوا کردو لە 2017 تاوام کردووە هەر ئەو ساڵی کە تاوام کرد ئیتر لێرە ئیشەکەم لە مەکتەبە لە ناو حانوودەکەیەم زۆربەی کاتەکان من داوامی لە بەیانیەوە دێم داوامی یەکەمی سەرەتایە داوامی دووەمیشی ناوەندیە لە کات داوام سەرەتایەکە هەر لەم شوێنەیە بەس لە کات داوام ناوەندەکە ئەچمە سەرەوە بۆ لای کچەکە لەوێش بەشێکمان هەیە لەبەرەوەی کچەکان نایەنە خوارەوە بۆ شتکڕین بەشێکمان هەیە من ئەوێەکەمەوە دەست پێکردەکەمان عادەتەن لە بەیانی ساعات هەشتەوە من پێش هەشت ئەگەمە ئێرە زۆربەی کاتەکان ماڵیشمان زۆر نزیک نییە ناتوانم نێوەڕام بڕۆمەوە لێرە ئەمێنمەوە هەتا ئیتر 2 و 3 هەنێک جار داوام ناوەندەکە دوانیوەڕام بن 3 بۆ 4 ڕۆمەوە ئیتر بەیانیان دێن لێرە خواردن دروستەکەین لەفە حازرەکەین بریانی دروستەکەین زەڵاتە ئەەکەین نیسکافۆ ئۆشتانە حازرەکەین ئەشیاکانمان پڕەکەینەوە ئیشمان هەیە وردەکاری زۆرە بەس ئیتر ئەوەنەش قرس نییە ئەگەر چەندێکم لێرە ئیش بکەم نزیک 6 سعات لێرە 6 بۆ 7 سعات لێرم زۆرەکەشی ئەگاتە 2 سعات 4 وڵا من زۆر پێم خۆشە لە بەشەکەی خۆشما ئیش بکەم لەبەرەوەی خۆم بەشی پەلەوەرم تەواو کردو لە قی پەلەوەر لە زانستی ئاژەڵ کاتێککە فۆرم پێشنیار فۆرمێکە کرێ لە شوێنێکەوە یەکسەر پڕێکەمەوە بەزی تر دیارە تا ئیسە قسمەت میتیانە بووە ئەم فۆرمەی کە لەم دوایە زۆر باسە ئەوم پڕ کردوتەوە ئیشەڵا بەم نزیکانە دەورەکەم هەیە تر چاوەڕێکم تا بزانام ئەگەر ناومیتیا بێ ناوم بێتەوە هەر بابەتێک وەڵا لێرە لەگەڵ زۆربەی زۆری مامۆستاکان بە تایبەتی ڕەفیقایەتیم زۆرترە لە بابەتێتر زۆر ڕەفیق من زۆرش ڕێزم لێگرن ئەوانەشی کە مامۆستاکان کە دێن بۆ شتکڕین ئەڵێن خۆ توش هەروەکو ئێمە مامۆستای لێرە حیسابکە لەبەرەوەی هەروەک ئێمە خوێندن تەواو کردووە ئەوانەی کە مەحەدیان تەواو کردو ئەڵێن خۆ توش شادەکەت لە ئێمەش بەرزترە بە حیساب لەگەڵ تەلەبەکانیشە لە داوام سەرەتایەکە زۆر قەرەباڵە ئێرە یعنی ئێمە چند دقەیڕێک لە بین دەرسەکانە لێرە ئاشیا کۆکەینەوە پاکەکەین و حازرێکین چونکە یعنی ئیشەکەەوە لێرە 5 دقە جاڕست و فرسەیە لە 5 دقە ئەبێ ئەوەی کە حازرمان کردو ساقیکەینەوە بیفرۆشین ئیتر هەر بابەتێک بێ لەفە بێ بریانی بێ کەم حانوت هەیە لە چەمچەماڵە بەقەت ئێرە خواردن و ئەشیاکانی مەزبوط بێ ئەوەی کە بیستومەتەوە لە هەر نەفرێک ئەی بینم ئەڵێ بۆ نمونە حانوتەکەی ئێمەش دوای لێ نییە یا مامۆستاکان ئەڵێن وڵا زۆر پاکە زۆربەی کات پەلەیان بێ لە هەر کاتێ لە شوێنێ بێنەوە دێن لێرە نانەخۆن مامۆستاکان مامۆستای سەرەتایەکە زۆربەی کات ئەشیا بنەوە بۆ مناڵەکانیان لەبەر ئەوەی خێزانەکانیان مامۆستانیان مۆزەفن لە هەر شوێنەکە داوامەکەن نیوەڕۆ فریان ناکەون خواردن حازر بکەن دێن لێرە ئەیبەنەوە بۆ مەسەلەی پاکوتەمیسی وڵا زۆر گرنگی پێدەین لەبەرەوەی مناڵەکان زۆر وردن ئەوەی کە داوام سەرەتایەکە کە دێن بۆ ئێرە ئیتر لە کۆبوونەوەی دایکان و باوکان و ئۆشتانەیە زۆربەی کات دایک و باوکەکان ئاگادارەکەنەوە مامۆستاکان ئەوەی کە لیژنەکان دێن لێرە سەیرەکان ئەڵێن پێیان ئەڵێن ئێرە خواردنەکانی زۆر مەزبوطە زۆر تەندروستە مامۆستاکان ئەڵێن ئێمە خۆمان لێ خۆین ئیتر دایک و باوکەکان لە ڕووی ئەوە زۆر مرتاحن ساڵانش هەتا ئەگاتە کۆتایی بەلای کەمەوە 4-5 جار لیژنە دێت ئیتر لیژنەی سەحەت دێت ئاسایش دێت ئەنواع و ئەشکاڵ دێت ئێمە هەر هەوێشمان هەیە خۆمان هەوێ و پشتگیریمان هەیە لەوێ کە لیژنەکە دێن دایمە سیرەکەن و پشتگیریەکەن پاکوتەمیسیش باوەڕ ناکەم هیچ شتێ هەبێک ئەگەر نەفەرێک لە ماڵەکەی خۆیان زۆر بەباشی خەریک بێ بەقەد من پاکوتەمیز نایکات هەر نەفەرێک کاتێک کە خوێندنی تەواوەکە بە ئەمەل ئەوە تەواویەکە کە دامەزرێ و بچێت لەسەر پیشەکەی خۆی ئیش بکات و ئیتر موچەیە ماگانەی هەبێ هەر بابەتێک هەموو کەسێک ئەو حەزەی هەیەوانە بەس ئەگەر ئەوەش نەبێ خۆت و نابێ هەر لە ماڵ و دانیشی و بڵێ ئیش نییە ئیش نایە بۆ ماڵەکە دەبێ خۆت هەستی بڕۆی بە دوایە بگەڕی ئیتر هەموو کەسێک حەزەکە دامەزرێت هەموو کەسێک پێی خۆشە موچەیە پاکوتەمیسی هەبێ و ئیشێکی هەبێ هەتا 2 سەعات یعنی تۆ فەرقی زۆرە ئەگەر لە 4 سەعات لە داوامێکە بی لە مۆزەف بی لە شوێنێکە بی نەگەرمی و ساردی بچێژی نەڕێی دوور ببڕی لە چاوەوەی بڕۆی لە بەیانەوە هەتا سەعات 4 و 5 عەسر هەم بڕەپارەکەی کەمترە هەم کاتەکەی زۆرترە هەم عەزێتی زۆرترە هەر ژنێک هەر کچێک ئەگەر ئیشێک گونجاوی بۆ دێتە پێشەوە لە قووەت و لە توانای خۆیان ئەیبینێتەوە ئەزانێت لەگەڵ کاتەکانیان لەگەڵ ماڵیە گونجاوە و ئەتوانێت لە ماڵەوە بۆی بێتە دەرەوە و کاتەکەی تیا بەسەر بەرێ و لە قووەتیا هەیە بە پوختەی و بە جوانی بیکە
بۆنا من زۆر پشتگیری ئەو ژنانەکەم زۆر دەستخۆشیشیان لێکەم ئەو بەتایبەت ئەو ژنانەی کە مێردیان نەماوە یان کەسێکیان نەماوە لە ماڵەکەیە داهاتێکیان هەبێیان هەر شتێ خۆی لەسەر پێی خۆی وەستاوە و مناڵ خۆی بەخێوە کات و زۆر بە جوانی پەروەردەشیانی کردووە و ئیشی شەکات و پارەی خۆی دەسەکەوێت و هەموو کەسێکیش ئیسفادەی لێ کردووە لەبەرەوەی ئەوە بەڕێ کوپێکی و جوانی کردوێتی لە ناو چەمچەماڵە چەند ژنی لێ لەو بابەتە من دەستخۆشیان لێکەم زۆر باشن.